فرجين عثمان عبد الله هیچ فشاریشم لەسەر نییە و دەنجیش دەدەم و حوڕیشم کەسیش فشاری لەسەر نەکردینە. هەر کەس ئازادە و حوڕە سەود بداتن. ئەو ژنانی خۆشیان هەر بژاردیە ئیشاڵە سەرکەوتوش دەبن و ڕای من ئەوەشە لەگەر هەموو ژنان و دەنگ بدەن بەو کەسانەی کە ئیش دەکەن خەباتیانەیە دەیان ناسین بێوەفاش نەبن بەرامبەرمان ئەمەش دەنجیشیان پێ دەدەین و هەر کەس لە ئاستی خۆشمانەوە چێمان مەقسەدی دەنگ دەدەین. سەتاسەد وەک ژن ئامادەم نەک خۆم هەموو ژنانی ژاگادار دەکەمەوە دەنگ بدەین بەو ژنانەی کە ئیشکەرن کە خەبات دەکەن کە ماندی بوونە کە دەیان ناسین بێوەفا نەبن ئیشاڵڵە دەنجیش دەدەین بەو ژنانەی وەکیان لەبیر ناچی ئەوانەی دەنجیان پێداینە بێوەفا نەبن ئیشمان لۆ بکەن لەبیریان نەچیتن خزمەتی ئەو میلەتەی بکەن شەلۆ ژنان پاڵپشتیمان بکەن لە هەموو شتێکیەوە. من ناوم سەیران عەبدولواحیدە وەکو ژنێکی کورد ئازادم لە ئەوە پرۆزەی دەنگدان بچن سەود بدەین هیچ توند و تیژیەکم لەسەر نییە نەهێلن بچم سەود بدەم داوا لە هەموو ژنێک دەکەم وەکو من ئازاد بن بچنە سەر سندوقەکان بە ئازادی دەنگ بدەن گیری کادیدی ژن دەکەم بۆەوەی بچنە پەرلەمانی بەغدایێ شانبەشانی پیاوەکان کار بکەن ئەوە پرۆژەی سەرکەوتن بەدەست بهێنن بۆ ماف و گەلمان چ کادیدێکی ژنبی چ کادیدێکی پیاوبی بستە پەرلەمانی عێراق بەس مافی خەرک بەدەست بێنیتن سەرکەوتن بەدەست بێنیتن ژنی وا هەیە لە پیاو بە جورعەترە کادیدی لێ هاتووترە دەتوانیتن کار بکاتن سەرکەوتوو بیتن فەرقی نییە نێرومێ لە پەرلەمانی بەغدایێ کادید بکرێ.